ماوەی 2 مانگە مەرزی نۆدەوڵەتی پەرۆسخان لەسەر داخوازی حکوومەتی عێراق لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بەڕووی بازرگانان و شۆفێراندا داخراوە. لە ئێستاشدا هیچ جموجۆڵێکی بازرگانی و گەشتیاری تێدا ئەنجام نادرێت. بۆیە کاسبکاران و شۆفێرانی نێومەرزەکە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی جددی بدەن بۆ کردنەوەی مەرزی پەرۆسخان بەڕووی کاسبکاراندا، چونکە ئەم مەرزە بژێوی ڕۆژانەی دەیان خێزانی گەرمیانی لەسەرە. زیاتر لە 2700 شۆفێر لەو مەرزە ئیشەکەن و کرێکارێک زۆر لەوێ ئیشەکە و خەڵکی بازرگان لەوێ ئیشەکەن. ئەمانە هەموو بێکار بوونە. اینجا خەو بارانە زۆربیان تێنە ناو شاری کەلار، خانەقین، کفری تا دەربەندی خان. ئەمانە هەموو ئیستفادەیان کرد لەو مەرزە، بەڵام ئیستاکەەوە بۆنەی داخستنی ئەو مەرزەوە بۆتە هۆی ئەوەی کەوا خەڵک زەرمەند بێ و زەرمەندێکی گەورە بوونە. داواکارین لە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی بۆ ئەوەی بتوانن بگەێنە سیغەیەکی ڕێککەوتن، بتوانن کێشەکە چارەسەر بکەن بۆ ئەوەی ئەو تەنگەشە گەورە لەسەر خەڵکی کوردستان و خەڵکی ناوچەکە لا بچێت. جگە لە شەفەر یعنی بگرە 2000-3000 کەس زیاتری ژیان و بژێری زیاتری لەسەر ئەم مەرزەیە. یعنی منتقەی گەرمیان و دەربەنی خان و بگرێت هەتا کەرکووک ژیانی بژێری خەڵک ئەم منتقەی گەرمیان لەسەر ئەم مەرزی پەرۆسخانە لە 170 ژیانی لەسەرەتی بە کرێکارە بۆ نووسینگەوە بۆ مخەڵسەوە بە فەرمانبەریشی تایە هەموو شتێک. یعنی ژیان ئێستا نەماوە. داواکەین لە حکوومەت بەرپرسان و دەستگاکانی حکوومەت بێن بەهانە ئەم مەرزەوە لە ژیان و ژیانی خەڵک بەسەرێتی و سەبارەت بە وادەی کردنەوەی مەرزی نۆدەوڵەتی پەرۆسخان وتەبێژی مەرزەکە بە کورسات نیوزی ڕاگەیان تاوەکو ئێستا هیچ وادەیەک بۆ کردنەوەی مەرزەکە دیاری نەکراوە. ئەمەش لە کاتێکدایە چەند جارێک لەلایەن لێپرسراوانی حکوومەتی هەرێمەوە هەوڵدراوە بۆ کردنەوەی مەرزەکە، بەڵام بێسوود بووە. جموجۆڵێکی بازرگانی زۆر لەسرە مەرزا بووە. ئەتوان بڵم شۆفێرێکی زۆر و بازرگانێکی زۆر لەم سنوورە بازرگانیان کردووە. لەماوەی ئەم 2 مانگای هیچ جوڵەیەک لە مەرزەکە نەکراوە. ئەمە بۆتەوە کاری بێکاربوونی ئەو شۆفێر و بازرگانانە بۆ خۆی ئەمە زیانی هەبووە لەم ڕوانگەوە بووە. ئەگەر مەرزەکە قەرار بێ و بکرێتەوە بە شێوەیەکی فەرمی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران پێشوەخت ئێمە ئاگادارەکەنەوە، بەڵام تاوەکو ئێستا هیچ قەرارێ بۆ کردنەوەی مەرزی پەرۆسخان نهاتووە. مەرزی نۆدەوڵەتی پەرۆسخان لە ڕابردوودا بەهۆی ئەوەی ڕۆژانە زۆرترین جموجۆڵی بازرگانی تێدا ئەنجام دەدرا لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستاندا بە یەکێک لە پڕجوڵەترین مەرزەکان هەژمار دەکرا کە ڕۆژانە زیاتر لە 500 بۆ 600 ئۆتۆمبیل کەرەستە و شتومەکی بازرگانیان لێوە هاوردە دەکرد. بەڵام لە ئێستادا بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە دەرگای ئەم مەرزە بەڕووی کارە بازرگانی و گەشتیاریەکاندا داخراوە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، مەرزی نۆدەوڵەتی پەرۆسخان.